بیدەرانی ئازیزی سەرن سڵاوتان لە بێم کاتتان باش بێ بۆم هەفتەیەش بەشێک لە هاوکارانمان لە بەشێک لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستانەوە چەند بابەتێکی سەرنجڕاکێشیان ئامادە کردووە فەرم با پێکەوە بینەربین. دوکانی شەربەتی حاجزبالە یەکێک لە دوکانە شەربەتە دێرینەکانی بەغدادە. ئەم دوکانە لە ساڵی 1900 دروستکراوە واتە 125 ساڵ لەمەوبەر و تاوەکو ئێستا شەربەتە فرۆشە. دیارە دوکانی شەربەت فرۆشەکان لە تەواوی عێراقا زۆرن، بەڵام ئەوەی کە ئەم دوکانە جیا ئەکاتەوە ئەوەیە کە بە درێژایی مێژووی ئەم 125 ساڵەی ئەم دوکانە سەدان کەسایەتی دیار بە تایبەتیش کەسایەتیە سیاسیەکان لە نێو ئەم دوکانی شەربەتەیە شەربەتیان خواردوێتەوە و هەروەها دیواری نێو دوکانی شەربەتەکەش وێنەی دایان کەسایەتی سیاسی و هەروەها دیاری عێراق و کوردستانیشی لەخۆگرتووە. شەربەتخانەکەی حاجی زبالە یەکێکە لە بەناوبانگترین و کۆنترین دوکانەکانی فرۆشتنی شەربەت و ساردەمەنی لە شاری بەغدا کە مێژوەکەی بۆ ساڵی 1900 و کۆتایی سەردەمی عوسمانیەکان دەگەڕێتەوە. دوکانەکە سەرەتا لە ناوچەی کەرخ بووە، پاشان لە ساڵی 1912دا گواستراوەتەوە بۆ بازاڕی سەرایی. دوکانەکە لە ساڵی 1900 لە بەری کەرخ لە ناوچەی بابەلسیف لە نزیک بەڕێوەبەرایەتی خانەنشینی گشتی ئێستا دامەزراوە. 8 ساڵ لەوێ بووین و پاشان لە ساڵی 1970 گواستمانەوە بۆ بازاڕی سەرای 4 ساڵیش لەوێ ماینەوە. دوای ئەوە هاتین بۆ ئەم شوێنە بچووکە. ئەم باڵەخانەیە لە ساڵی 1912 بنیاد نراوە و هەر لەو کاتەشەوە لێرە ماوینەتەوە تا ئێستا. هەموو پاشا و سەرکردەکانی عێراق سەردانی ئێرەیان کردووە. تەنانەت بەریتانیایەکان کاتی داگیرکردنی عێراق لەم شەربەتەیان خواردووە. ئەم شەربەتخانەیە لە کۆنەوە بووەتە شوێنێکی مێژووی ناسراو بۆ شاری بەغداد و جێگەی سەرۆک و کەسایەتیە بەناوبانگەکانی جیهان بووە. خوا لێخۆشبوو سەرۆک مامجەلالی لەگەڵ هێرۆخانی هاوسەری سەردانی کردوین، خوا بیان پارێزێت. هێرۆخان لێرە دانیشت بوو کڕیارەکانی لەگەڵ مامجەلال وێنەی دەکرد. هێرۆخان پێیوتم حاجی هەرچیەک پێویستە بەمان بڵێ بۆ دابی نەکات. پێم وت سوپاس بۆ خوا لە هیچمان کەم نییە، لەش ساغی ئێوە نەبێت، هەر بمێنن بۆ کۆکردنەوەی عێراق. ئەوەی ئەم شەربەتخانەیە جیا دەکاتەوە لەوانی تر فرۆشتنی شەربەتی مێوژە بەبێ هیچ ڕەنگ و تامێکی دەستکرد، هەر لە سەردەمی عوسمانیەکانەوە هەتا ئەمڕۆ. مانای ناوی حاجی زبالەش لەوەوە هاتووە کە دایکی هەر کوڕێکی هەبووە بە هۆکارێک لە دەستی داوە، هەر بۆیە کۆتادانا نازناوی زبالەی بەسەردا دابڕیوە وەک هێمایەک بۆ بێبەختی خۆی. لەو سەردەمەدا باڵیۆزەکان، هونەرمەندەکان، وەرزشوانەکان هەمویان لێرە دیداریان دادنە. برا کوردەکانی کە سەردانمان دەکەن زیاتر خەڵکی سلێمانی و هەولێرن، زۆرم خۆش دەوێن. من خۆشم چەند جارێک سەردانی سلێمانیم کردو پێشتریش هەر لەوێ مێوژمان دەهێنا لەبەر ئەوەی نایابترین جۆری مێوش هی سلێمانیە. ئێستا چونکە مێوژ لە عێراق کەمی کردووە لە ئوزبەکستانەوە ئەیهێنین.
دەرزی ئاژنین یەکێک لە چارەسەرە دێرینەکانە و بەتایبەتیش لە وڵاتی کۆریاوەر و چینیش ئەمە بینیومانە بەتایبەت لە دراماکانە کە بە دەرزی ئاژنین چەندین چارەسەر بۆ نەخۆشیەکانەکرێت. لە ئێستاە لە شاری سلێمانی حاجی بارام کەسایەتێکی دیارە و هەروە بە دەرزی ئاژنین چەندین چارەسەری جیاوازەکات و ئەو کەسانش کە چوونە چەلای سوودیان لە چارەسەرەکەی وەرگرتووە. پێڵێن دەرزی ئاژنین. دەرزی ئاژنین بۆ چەنەها نەخۆشی بەکارێت. کردنی دەرزی ئاژنین یەکێکە لەو چارەسەرانەی کە چینیەکان زۆر دەمێکە 2000 ساڵ پێش زاین کە کەڵەشاخ دەرزی ئاژنینیان کردووە. کەڵەشاخ 4-5 ساڵ پێش 4-5 ساڵ پێش زاینیش کراوە. بەڵام دەرزی ئاژنین تاریخەکەی 2000 ساڵ پێش زاینە. ئەمە یەکێکە لەو چارەسەرانەی کە سەیفە، یعنی هیچ کاریگەریەکی لاوەکی نییە لەسەر نەخۆشەکە. ئەم دەرزی ئاژنینە بریتە لە دەرزیەک باریکە کە لە ستیل دروست کراوە. چەندەها جۆری تریشی هەیە، ئاڵتونی هەیە، بڕۆنزی هەیە، نەوەی تری هەیە. وەختی خۆی یەکەم دەرزی کە دروست کراوە بەرد بووە. اینجا کلکی بڵێن پەراسی ماسی بووە، اینجا درکی ئەتیادی بووە، اینجا لەدار دروست کراوە، اینجا بووە بە مادەکانی تر وەکو ئاسن و وەکو ئاڵتون و وەکو ئەمانە پەرەی پێدراوە. چەندها جۆری تری دەرزی ئاژنین هەیە. ئەمە تەنها دەرزیەکە کە لە ستیل پێک هاتووە ئەچەقێنرێ بە پێستا. درێژترینیان هەیە تقریبا نزیکەی 10 سانتیمە بێ دەرزیەکە. اینجا لە 10 سانتیمەوە هەیە هەتا ئەوکوێتەوە سەر 1 سانتیم، هەیە 9 سانتیمیشە. ئەوانە دڵێن بەپێی بەکارهێنانەکانیان بۆ ئەندامەکانی لەش هەیە، بۆ دەموچاو بەکارێنێ و ورترینیان بەکارێنی، هەیە بۆ گوێچکەیان ورتر بەکارێنی، هەیە بۆ ڕانەکانە ئەوە دەرزی درێژتری بۆ بەکارێنی. ئەم دەرزیە تەنها چەقێنرێتە پێستەوە. لەبەرەوەی پێست هەستەوەرێکی زۆر بە قووەتی تایە. ئەمە کاریگەری ئەکاتە سەر خانەکانی تایرۆید کە لە مێشکایە، پێڵێن خانەکانی تایرۆید کە مەجموعەیەک کاردانەوە ئەوێت لە لەشاتۆر لەش شتێکی بەرکەوێ. لەبەرەوەی هەمووی دەمارە خێرا کاردانەوەیەک دروستە بێت لە مێشکەوە ئەڵێ فلانە شوێن شتێکەوەمان. بەڵام ئەگە دەرزیەکە بێت و بچێتە ناوە یان کەڵەشاغ بێ بچێتە ناوە، مەجموعەیە مادە ڕەتفعلی لەشە کە دروستە بێ عادەتەن کە خوا دایناوە، یەکێک لەوانە مادەی مۆرفینە. یان لێرەیە مەجموعەیەک مادە ئەکتیڤە بێ پێیان بڵێن کالسیتۆنین جین ریلیتد پێپتایت. یعنی ئەمە مەجموعەیەک هێورکەرەوە، مەجموعەیەک ریلاکس کرد لە لەشە ئەکتیڤە بن کە وەکو مۆرفینە، وەکو کالسیتۆنینە، وەکو دۆپامینە، ئەمانە ئەکتیڤە بن. ئەم کەسە ریلاکس ئەکەن، دڵخۆشی ئەکەن، خاوی ئەکەنەوە لەو ئازار و گرژەی کە هەیەی. ئیتر ئایا لە شانیا بێ، لە سەریا بێ شەقیقەی هەبێ، لە گوێچکیا بێ زرنگانەوەی هەبێ، لە شان و ملیا بێ وەکو فەقەراتی مل و ئەم بابەتانە، وەکو پشت ئێشەکە هەیبێ، وەکو قاژێشەکە هەیبێ، یەکێک لەم شتانە هەرکامێکیان بێ بە پێی جۆری نەخۆشەکە ئێمە دەرزی ئاژینی بۆکەین. دەرزی ئاژنینانە کە ئەکرێ یەکێکە لەو شتانەی کە بە پێی خاڵەکانی لەش کە دیاری کراوە بۆ هەر کۆ ئەندامێک چەند خاڵێک هەیە. ئەم خاڵانە لەسەر خەتێک کۆبووەتەوە، پێڵێن میریدیان، یعنی ڕێڕەوی وزە. ئەم ڕێڕەوی وزەیە یەکێکە لەو شتانەی کە
بۆ هەرکۆ ئەندامێک کە کراوە ئەمە خەتێکە لێریا کراوە ئەلێرەوە ئەمە خەتی قۆڵۆنە ئاواوە یەت کە ڕێگەکەی دیارە ئەلێەوە یەت بۆ ئێرە وچێتەوە بۆ لای ئەم لای لوتی ئەمە تقریبان نزیکەی 26 خاڵیتیایە 20 خاڵیتیایە بەس تەنها بۆ خەتی قۆڵۆن ئەکرێ. یەکێکی تر لەو شتانەی کە هەیە 12 میریدیانمان هەیە یعنی 12 خەتی دەرزی ئاژنینمان هەیە. ئەم 12 خەتە هەر خەتێکیان بۆ کۆ ئەندامێکە ئەمە کە کراوە بە تایبەت دەرسی لەسەر خوێنراوە لەو کاتەوەی کە ئەم بووکەڵەیە دانراوە کەس ناتوانێت زیادوکەمی بکە بەپێی پەیڕە و پرۆگرامی دەرزی ئاژنین ئەمە لە ئەوڵی دروستبوونی دەرزی ئاژینەوە تا ئێستا کار لەسەر ئەمە ئەکرێت. لەمە تەتەور کراوە دەرزی ئاژنین هاتووەتە ناو گوێەوە لە گوێەوە دەرزی ئاژین کاریگەری زیاترە بۆ هەموو ئەندامەکانی لەش. چەند خاڵێکی باشمان هەیە لە دەرزی ئاژنینە ئەوش هەر بەپێی کۆ ئەندامەکان لە لەشە دروست کراوە بڵین وەکو گوێچکە و کاتە وەکو ئینسانەکە سەری لە خوارەوەی قاچی لەسەرەوەیە بپێی ئەو ڕێڕەوانەی کە لەسەر پشتی هەیە لە دەموشاویش لە هینیشا هەیە لە گوێچکەشا هەیە ئەجا لە دەستا چارەسەر ئەکرێ ئەویش هەر هەمان شتە لە پشتا چارەسەر ئەکرێ هەمان شتە لە بنی قاچەوە وەکو کە ئەویش خەریتەی بۆ دانراوە لە بنی قاچیشەوە دەرزی ئاژنین ئەکرێ بۆ هەموو ئەندامەکانی لەش لە دەستەوە دەرزی ئاژین ئەکرێ بۆ هەموو ئەندامەکانی لەش لە گوێچکەوە ئەکرێ لەسەرەوە ئەکرێ لە قۆڵەکانەوە لە هەموو لایەکی لەشەوە ئەکرێت لەش کراوە بە دوو پارچەوە لەسەر ئەم بووکەڵەیە یەکێکیان ماسوولکەکانە ئەوی تریشیان خەتەکانە خەریتەی لەشی ئینسان لەم دیوە چەند ئێسقان و دەمار و شت هەیە لەو دیوشەوە هەمان شت هەیە کە بۆ هەردووچان نەکرێت لەو لاشەکرێت و لەم ناشەکرێت. ئێستا ئێمە دەست ئەەکەین ئێستا ئێمە ئیشەکەین لەسەر دەرزی ئاژین بۆ ئەم برادەرە کە سەرێشەی هەیە شان و ملێشەی هەیە یەکێک لەو شتانە کە زۆر گرنگە لە گوێچکەیەوە ئیشەکەین لەگەڵ شان و ملی لەگەڵ دوو خەتیشمان هەیە کە پێڵێن خەتی میزڵدان کە هەموو ئازارەکان لەسەر ئەم خەتی میزڵدانە ئەڕەوێتەوە ئەمەشمان هەیە خەتێکی ترە کە پێڵێن خەتی گەڤەرمەنت یعنی لەش ئەکا بە دوو بەشەوە ڕێک لە بینی لوتیەوە سەرەکەوێ بۆ سەرەوە لە پشتەوە ئاواوەیەتەوە بە تەپڵی سەرا ڕێک هەتاوەکو لەشەکە بە دوو بەشەوە ئەمە ئەم لا ئەولای نییە بەڵام کاڵین خەتی میزەڵان لەم بەریشەوە هەیە و لەو بەریشەوە هەیە. ئێستا دەرزیەکانی بۆکەین بۆ ئەو شوێنانەی کە زۆر ئازارەکان ئەکوژێ خێراترین شت ئازارەکان ئەکوژێ ئەو شوێنانە کە دیاری کراوە یەکێک لەو شوێنانەی کە زوو ئازار ئەکوژێ ئەم خاڵانەی پشتی ملە ئەمە چاڵێک هەیە ئەلێرەیە ئەم چاڵە یەکێکە لەو خاڵانەی کە پێڵێن گۆڵ بڵادەربیس لەسەر تەپڵی سەری لەسەر ئەم سێ خاڵت زۆر ئیفکتیان هەیە بۆ هەموو نەخۆشیەک ئەمە ئاوا بینە خوار و ئەمە پێڵێن فەقەرەی حوتی مل کە لە دەرزی ئاژنینە پێڵێن دی و چواردە ئەمە خەتی دیوە ڕێگەتوانین لەسەری بیکەین. باشترین شت لە ملەوە کە لەبەرەوەی ئەم خاڵانە هەر هەمووی ئەم ملئێشەی هەیە کاریگەری دەرزیەکان لە ملەوە بۆ شانەکانی بۆ ئەو شوێنانەی کە تەشەنوجاتەکەی بەقووەتە ئەبن زۆربەی تەشەنوجاتەکان یەکەم هۆکارەکانی ئەوەیە کە یان بەدەما ئەخەوێ یان خوێنی زۆرە یان تەشەنوجاتێکی بەقوتی هەیە لە ڕێگەی خواردنی بەروبوومی شیرەوە کالیسیۆم زۆرە لە لەشیا پێڵین کالسیفیکیشن ئەو کالیسیۆمە کە زۆر بێ لە لەشە بینی جونگەکان ئەگرێ ئەڵێم کالیسیۆم گرتوێتی یا کلس گرتوێتی یان لە فقراتی ملا یان لە پشتا دکتۆرەڵێ ئەیکڕێنێ ئەمە یەکێکە لەو چارەسەرانەی کە ئازارەکان ناهێڵێ سوڕی خوێن سەریع ئەوێ بۆ کەسانەی کە ئازاری پشتیان هەیە ئەمە ئازارەکانی پشت زۆر کەمە کاتەوە نایهێڵێ چونکە لەم فەقەرانەوە ئەلەم بینەوە دەمار دەرچووە بۆ خوارەوە بۆ قاچەکانی مەسەلا کە ئەڵێ قاچم ئێشە یا ئینزیلاقم هەیە یان ئەلێرەوە
فقەرەکانی شۆتە سەر یەک زەختی ستۆتە سەر و دەمارەی کە ئەچێ بۆ قاچەکانی ئەڵێ ئەم قاچەم سڕە بێ ئەم قاچەم ئازاری هەیە ئەم قاچەم سس بووە سووری خوێن سەری ئەبێ کۆ ئەندامی دەمار ئەکتیڤ ئەبێ لەش ئەو مادە هێورکەرانە ئەنێرێ بۆ ئەو دەمارانەی کە ئەو ئازارەی تایە ئازارەکەی کەمەکاتەوە. کەڵە شاخکردن لەگەڵ دەرزی ئاژنین مێژووێکی کۆنیان هەیە. ئەم مێژوە کۆنە ئەگەڕێتەوە بۆ 2003-4 ساڵ پێش زاین کە لە دووەلی شەرقی ئاسیا بە تایبەتی لە چین ئەنجا دەوڵەتەکانی دەوروپشتی ئەندەنووسیا مالیزیا یابان تایلەند ئەمانە هەر هەمویان چارەسەری سروشتیان بەکارهێناوە و لایەزال بەردەوامن لەسەر پەرەپێدانی ئەوەی کە چارەسەری سروشتی بکرێت لە جیاتی چارەسەری دەرمانی هەتا وەکو چارەسەری دەرمانی گیایی وەستا بێت یان بە شێوەیەک لە شێوەکان دەرزی ئاژنین بێ کەڵە شاخ بێ مۆکسا بێ شێلان بێ تەقاندن بێ ڕاضەکردن بێ خواردن بێ ئەمانە هەچ کامێکیان ئەمانە وەستا بێت ناچن بۆ داو دەرمان کە چارەسەر بەمانە نەکرا ئەنجا ئەچن بۆ داو دەرمان لەوێ احتیمامێکی زۆری پێدراوە. ئەمە چارەسەرەکەشی کۆنە هەرچەنە طب زۆر پێشکەوتووە هەرچەنە طبی دەرمانی زۆر پێشکەوتووە بەڵام ئەمە هەر خواستێکی زۆری لەسرە لەبەرەوەی زۆربەی نەخۆشیەکان بە کەڵەشاخ و دەرزی ئاژنین و تەقاندن و مەساژەکە لەگەڵ مۆکسا چارەسەر ئەکرێ کە چارەسەر بکرێ کۆستەکەی کەمترە بڵین پارەکەی کەمترە بۆ ئیشکردن بە چارەسەرکردنەکە دووهەمیش کاتێکی کەمی پێچێ سێهەمیش خێرا چارەسەرەکە ئەبینرێت یعنی زوو چارەسەرەکرێ نەخۆشیەکە خێران نەتیجە ئەیا بەدەستەوە نەتیجەی ئەمانە نەتیجەیەکی پاک و پوختەیە بێ سایدیفێکتە چونکە ئەمانەی کە ئەکرێ هیچ کامیان چ دەرزی ئاژنین بێ چ کەڵە شاخ بێ هیچ دەرمانێک نییە کە بچێتە ناو لەشەوە کە سایدیفێکتیە بێ بە زۆری ئەو چینەیە کە ئێستا لەم ڕۆژە گیری خواردووە بەدەست جگەرە خواردن و بەدەست مۆبایل و بەدەست گۆشتخۆری و بەدەست درەنگ خەوتن و کەم ئاو خواردن و نەکردنی ڕاضەوە ئەمانەی ئەم گەنجانەی کە ئێستا مشکیان بە تەواوەتی مەشغوڵە بە مۆبایلەوە مشکیان بە تەواوەتی مەشغوڵە بە جگەرە کێشانەوە مژیان بە تەواوەتی نێرگەلە و شەو درەنگ خەوتن و ئەمانە کە لایفستایلی لەشیان تێک چووە سەعاتی بایۆلۆجی لەشیان تێک چووە. لە یەکێک لە گوندەکانی سەربە ناحیەی قەرانجیری شاری کەرکووک لە ئێستەیە خەڵکی ئەو ناوچەیە سەرقاڵی لێکردنەوەی میوەی هەنجیرن جار لەگەڵ هاتنی وەرزی گەرمایە بە تایبەتیش لە مانگی هەشتا ئەو گەرمان تااقەت پرۆکێنەی کە هەیە ئەبینین کە یەکێک لەو باشی و تایبەتمەندیانی کە هەیەی پێگەیشتنی هەنجیرە بێگومانم کە هەنجیری ژێکێکە لەو میوانەی کە هەموو کەس حەزی بە خواردنێتی و خواستێکی زۆریشی لەسرە بۆیە بەشێک لە دانیشتوانی ئەم گوندە لە ئێستا سەرقاڵی لێکردنەوەی هەنجیرن لە نێو باخەکانی خۆیانە و دواتریش لە نێو بازارەکانە ساخیەکەنەوە. لەمان یەک و دوو نمامەکەی لێدێن لێمان یەک و دوو وەک دێی کەوەڵە و خاڵە بەزیێنەوە لە منتخەی کەرکووک
ئەم هەنجیرەی ما کە نمامەکەی لێ دەین یەکەم ساڵ بەری نییە، دوو ساڵ خزمەتەکەین ئەتا دێتە بەرهەم. ئەو هەنجیرە ئاوێ دەین و خزمەتێکەکەین و لە هاوین لە دستانە ئایبڕین و بێڵتە پێکەین و بژارێکەکەین و بە ناوی دێنین هەتا دێتە بەرهەم. وەڵی هەنجیری ئێمە هەنجیرە زەردەکەیە، زۆری ئەو هەنجیرە زەردە بە ئیسفادەی باشترە، هەنجیرە ڕەشە و ئەم نەوەکانتر زۆر کەم ئەوواکەین، زۆری هەنجیرمان هەیە، قەیسیشمان هەیە بای خۆی، با قەیسیمان هەیە، با هەنجیرمان هەیە، بە زۆری هەنجیر ئیسفادەی زیاترە لە هەمووی. بەس وەکو پێویست یارمەتیمان کەمە لەلایەن ئاو کارەبا، لەلایەن ڕێگەوبان، ینی حکوومەت بەیت شێوە تایسە یارمەتی و فەلاحانەی نەداوە کە بتوانن زیاتر بەرهەم بێنن. یەکی حەوت تقریبا لەدەی حەوت هەنجیرمان دەرەچێ، هەنجیرمان دەرەچێ ئەگەر بێ و توش گڕە و گەرما و ئەوە نییە، ینی دەرمان و مەرمانی لەجێی خۆی بێ و بتوانین خزمەتی بکەین. هەنجیر هەتا مانگی 12 هەرمێنێ کەم و زۆر، لە مانگی حەوتەوە لی یەکەینەوە هەتا 8 و 9 و 10 تر بە جۆری هەنجیرەکە مەسەن هەیە زیاتری هەیە، هەیە کەمتری هەیە، هەرکە لە سنوور خۆی مەسەن هەی وایە 200 بنە هەنجیری، هی وایە 500 بنە هەنجیری، هی وازی 2 دۆرمە کاتە هەنجیر، هی وایە 3 دۆرمە کاتە هەنجیر. اینجا بەروبوومەکەشی خراپ نییە، هەنجیرێکی هەنجیر باشە، خاستەنەوە هەنجیرە زەردە، زۆر هەنجیرێکی جوان و ڕێک پێکە. بەس وەکو پێویست ئەوەمان کەمە، یارمەتیمان کەمە، خاستن بەراز هەر وێرانمانی کردە. ئەوە نیە حکوومەت یارمەتێکمان بدات چەند مەفرەزەیەک یان چەند شوێنێک لەو چەمانە بێشەمان زۆرە، ینی چەم و چڕمان گەلێ زۆرە، خوارە شارنەوە خوان حەشارە دەن، ئێمە ناتوانین بیاکوژین، ناتوانین دەریان بکەین لە منتیقا. ئەگەر بێ حکوومەت یارمەتێکمان بدا بتوانێت چارەسەرێکی بکە بۆ ئێمە زۆر باشە. و بەرازە شتێکی زۆر پیسە، بەڕاستی ئەیشێنێتەوە بە ناوەکەوێ هەنجیرەکە ئەخوا زەرمان زۆر لێدا. بەیانیان زوویە ماڵەسین پێشمە لا بانگدان نوێژمان کرد، دنیا تاریک و ڕۆشنە هەیە، هەنجیرەکەی زۆرە، کرێکار دێنێ لەگە خۆیان بە کرێکار ئەیسنێ و هەتا سعات 9 خەریک ئەو هەنجیرا بێ ئەیسنی، مادی بوونی گەلێ زۆرە، هیلاکەتی زۆرە، ئێمە بە خۆمان زۆری بە خۆمان ئەیسنین، کرێکار ئەگە پێشمان بە کرێکار بێ کرێکارش دێنین یارمەتیمانەدا. ئەم هەنجیرەکە ئەیسنین ینی زەحمەتێکی گەلێ زۆری تایە، إذا كلمة لي كانوا دور ساعات 8 و 9 حتى 9 ده لو دوا أي بين بازار يتر أقرب بين علوة أي بين علويان مشتري خماني لسرزاد يعني بخماني يفرشين لسرزادة بربو ماشي خرابني أقرب تواني خصمتي كي كاو هنزيل درس فيه شلوي 3000 كا 5000 5000 كدرس فيه لما حوز بيك ما لما شش درس فيه أو برجلي فينا برا حراشة أو زود درس فيه أي بين بازار و أجر هبي باري باشكا أجر باخي هايتي باخي نيتي لباجو لما يحوت كدرس في بدايتي كما 3000 كا 3 كا 2 وكا هواش تا فترة أو هنزل ديت أخواره ويسا حاليا ندو يكوني ويكو 1000 كا 1500 دينار كا يسا باشا. أم هنزلا هلاكتي قلي زورة حتى لي حتى هي تبرهم لما يسوي تو خدمتك أي هني وأي بي بوشيوي حتى ديت برهم ما يحود تزور هلاك بيلا قريا كيف رام هنزلا يسبب بلاش بروا هنزلا كيسا حاليا لنا خو زيادة بس حكمت ناتوانا بيش بيكا وريق لي بيكا مربع يعني بنية الدروا شتيكي بكر ذا باش ويسا هنزلا كزورة يعني قلي زورة لخومان زيادة بزوري سا هنزيري آكل كم جوان ترى باري باشكا في 6000 كيلوي بس أو هنزيري إيمش خراب نية أجر حكومة ببيو يارمتي بدا يعني
ڕێیکی بۆ بکاتەوە یان بکاتە مرەبا یان معمەلێکە بێ یان وشی کاتەوە یان تەرتیباتی شیکی لەگەڵا بکە ئەو هەنزیرە زیاتر قیمەتەکە و فەلاح زیاتر ئیسفادەی لێکە ئێستا فەلاح ئەگەر ئەو هەنزیرەی هەیە لەگەڵ ئەو هەنزیرە بەڕووماناتش بەخێوەکە ئیشترەکە لەگەریە ئینجا بەش بژێوی ژیانێکە بەس ئێمە ئیداراکەن لەگەڵ ینی قەناعەتمان پێ هەیە لەخوای بە زیاد بێ باشە ئیدارەی لەگەڵەکەین. قەڵای زاخۆ یەکێک لە شوێنە مێژوویەکانە کە مێژوەکەی بۆ زیاتر لە 1000 ساڵە گەڕێتەوە. بە درێژایی مێژوو ئەم قەڵایە تەنها شوێنی نیشتەجێبوون نەبووە، بەڵکو خوێندنگە بووە و هەروەها لە زمانی شەمی بەعسە شوێنی زیندانیش بووە. ئەم قەڵایە ماوەیەک لەمەوبەر مەترسی ڕووخان و لە ناوچوونی هەبووە، بەڵام ئێستا بە شێوازێکی زۆر جیاواز نۆژەن کراوەتەوە و کەسانێکی زۆریش ڕۆژانە سەردانیەکەن. ئەف ئۆڤۆهی هەنەیە شینەوەری ئەمچین بێژین کە چەند بەشۆ پێک هۆتێ پێکتێتن یۆیکێ ئەف ئەو گریل سەر ئەو نەفجیل سەر جهەکی شینەوەریە پشتی هەلکولین تێداهاتی ئەنجامدانی لە ساڵ 2023-24 ئەو بیلگەل نوێژانکردنێ چین دیتن ئەن بێژم طبقی توێ دیتن حتا عدرێ خۆرێت چتن نزیکی 6 مترە سەردەمێت مێژووی هاتن دیتنێ 6500 ساڵە دەست پێت کردن حتا بوو سەردەمێت ئیسلامی. ئۆڤۆهیجی تەمامکاری ئۆڤۆهیەت کەڤنن ئەف ئۆڤۆهیە نوکەژێکان پێشبینیەتکین کۆ چێت بتل سەردەمێ ژبەری میرگەها بەهدینان هەبتن دەگمێن میرێت ئۆمیدیل vێرێبین ئۆن میر عەلی خۆن بەک بەس vێرێژ بەری میرگەهێت ئۆمیدیە ئەمچین بێژین سەردەمێ دیسۆڤە سۆسۆنیە ئۆن بیزانتیە ئەف ئۆڤۆهیە هەبی بەس هەر بەز قوناغێت مێژێدا هاتە خراپکردنێ و جارێک دیت هاتە ئاواکردنێ تنێ ئەو بەڵگێت ئەو وێنێت مەهینل ئەرشیفێت کەڤندا هەندێک پەنجەرێت وێ و هەیکەلێوێ پەنجەرێت نەقش هەبین لێ دنگ هەبین گەلک نەقشێت جۆن و هەندێک پۆرچێت توێت هاتین دیتنێ الموزەخۆنە زۆخوانە السردمي ميرجها بعدينا السردمي ميرنشنا شدادية أو بخلافة عباسية دموهي كخليفة كوانا معتضد بالله أو هيرشي في قال هيكر قال كلها مارديني وديار بكري وكاشي وزعفراني أفكالها خراب كر ديار دوباره هاد بأواكرني السردست ميرت آمدية حتى دموهي ده صلاة دولة عثماني هاتنا إنجليزي الصالة 918 وطيبت صالة 922 انگلیزی و حکومت ملکی العراقی دست کارید وی کل هدا کردن مخابین او پنجرت نقش و تشت خراب کردن تنه هیکل ما یعنی جه زندان و برج و تشت احتمالیت کردن اب کلا هنه یعنی باوایی کی کلک مازنه نو وقتی سردم میگوت انگلیسی و سردم ملکی کردن سه باش کردن زندان یعنی وکی حبس و باش کردن کتابخانه و مدرسه و باش کردن کمالگاه ها اداری یعنی خطاب و قیم مقامی الوریبی اول گله کارت داد کردن سالت 60 و 70 و حتی سرهلدان پشتینگه نه ما بیواله و خلق اکتیو بین و فرمانگاه شینو راجل وریبی نوکه هاتی نوجن کرنه جاره مای کاده بود چه بده کار اینانه اشتباه که جک شینواری گشت تیاریه
يعني نوكا عمله او بانجليزي سال 922 الديف ارشيف البردستما گوران کاری تدا کردن زندان اول ویره ما جوره که هی بجن جورا انفرادی بی حبس انفرادی بی هر واسه ما جوره دی هبی یعنی حبس بکن بی و او جهل پشت منجی که چون بشدیت زندان جه افسر طایبت الویره و بین و قال جه برجی او برج نوکا تدا یعنی بجن بیره آویه الویره که هاد بقپات کرنه یعنی قال کد گل زندانه بس باشه زندان اف دو جهه تنه بین دوی کلهدا تات نبکارینان حتی سالت نوتاجی که اجباری سرهلدان وکی مرکز بی مرکز زاخو بی خلقك مخابن الویرجی تات گرتن بس بشنی سرهلدان اف جهنم والا بی وکی قابلک لهات أفنوك أو بشكدي شكل هازاخو أوجي كتقولني قطابخانة أحداثها أفهنا يكمين قطابخانة بمدرسة بالباجر زاخو الديف أرشيف ما هي أرشيف كافني إنجليزي الصالة نحصادو بستونه الفيري قطابي الفيجي طيبات بروان هردو پنجركا قطابي راوستاين ماموستا وخلقك أو سرپرستار پرورده إنجليزي وين الفيري كيشاي یه بلاوکری کو نویسی جیب انگلیسی زاخو سکول چه اوه هنوز هلبت یک همین قطابخانه بیل باجر زاخو و باشد کل هبین هندک باش انگلیسی یه زیده گیرین السر سال 900 و اجباری 22 دست پیدا کردن او نوجان کردن آوره و اول شی دیجی اوه های کفنه یعنی هم پیکاتا کل ها کفنا زاخوه و که هنید بینن اوه هاتی اوجی هم کل و همی کل های خشلازا خدای هاتی نوجان کردن اول وره قطابخانه هنه بردام بی حتی سال 60 حتی 65 جیک دیپ بزنید مهین بو هفت سالت هفتی آجی کل وره قطابیل وره بین خلکت مایت وان گرکت هبین یه محل گرکاریتا و هر سال گرکا جیا و مسیحی جیل وره تاتن خواندن آخو براندن یعنی الوره شن بجین شش پول هبین و قطابخانه دا مگل خلک زاخو جی که یعنی الوره ادخاندین مواقع کو حتی هندک پیزانین می پیدا کردیم که ملک فیصل جی کاتبی و قطابخانه و هندک پیزانین دست مکتبین سر مجوا و قطابخانه و هم واسب شیوازی که ونجی چکو بانتوی جینا ما بین بانتوی پیشتر کاری تبین دی سبب شیوازی که ون نوکیت باش زندان شلمانن او انگلیزی چکیل بس و بانه نما بین کاری تا هاد بی چکنه دی سبب هم شیوازی خوی که ون لە قەزای پێنجێن دوو گەنج سەرقاڵی کاسبی و هەروەها کارکردنی خۆیانن بەڵام ئەوەی کە ئەم شوێنەی لە شوێنەکانی تر جیا کردوتەوە ئەویش ئەوەیە کە ئەم دوو گەنجە بیریان کردوتەوە کە بەشێک لە وێنەی کەسایەتیە دێرینەکان تەنانەت کەسایەتیە نوێەکانیش لە نێو ئەو شوێنەی کارکردنی خۆیان واتە لە دوکانەکەی خۆیانە بکەن با دیوارەکانەوە بێتە شوێنێکی کللتوری و هەروەها تایبەتمەندێکی جیاوازی هەبێت لێرە چەندین وێنەی کەسایەتی تەنانەت وێنەی شەهیدان وێنەی ژنانی کورد و هەروە بەشێک لەو کەسانی کە تەنانەت لە بواری وەرزشی شاکاریان کردووە هونەرمەندان و کەسایەتی دیارەکانی پێنجێنیش لە نێو دیواری ئەم شوێنی کاسبی و کارکردنی ئەم دوو گەنجەیە بنیان هەیە. شیروانە بوو وەگەر ئێمە وەک سادەمەنی و شینی کلاسیکۆ لە قەزای پێنجوێن کە بڕیارماندا وێنەی کەسایەتیەکانی قەزای پێنجوێن پیاوماپڵانی قەزای پێنجوێن ئەرشیف بکەین و لەلای خۆمان بیان پارێزین. بیرۆکەی ئەم کارە کاک ڕۆشنبیر و کاک ڕێبین بوو کە خاوەنی شیرینیخانەکەن سەرجەم وێنەکان لە لایەن مامۆستا عەزیز کە کەسایەتێکی دیاری قەزای پێنجوێنە وەرمان گرتووە بە خۆشحاڵی ئێمە ژوێنەکان لەلای خۆمان ئەرشیمان کرد و پاراستومانە.
وێنانە زیاتر پیاوە قەدیمیەکان و کەسایەتیەکانی قەزای پێنجوێنە کە زۆربیان ئێمە نەمان بینیون بەڵام وێنەکانی لێرەدا هەن و زیاتر ئەو کەسانی کە لە دەروی شار سەردانمانەکەن لێرە ئاشنا دەبن بەو کەسانی کە پیاوماقوڵی قەزای پێنجوێن بوون و پیاوە ئاینەکانی قەزای پێنجوێن و هەروەها شەیدەکانی قەزای پێنجوێن و ئەوانەی کە ڕۆژانێک لەم شارەدا ژیاون و هەروەها خەباتیان کردووە. ئەم وێنانەی کە لە پشتمەوە هەن وەک دیارە پیاوی دەزەنگینی پیاوەکە هەنێکیان بەکاری خەیاتیەوە سەرقاڵ بوون و کۆنتنی ڕسمیش کە لەم وێنانەدا هەیە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1950 کە هەندێک کۆبوونەوەی هەندێک لە پیاماقوڵانی قەزای پێنجوێنە و وێنەی چەند پیاوێکی پیاماقوڵی قەزای پێنجوێن دیارکە لە ساڵی 1972 سەردانی شاری مەریوانیاک بۆ پێم وابێ ئەو کاتە ئاگرێک کەوتۆتەوە ماڵ و حاڵی خەڵکی سوتاوە ئەمانش بە ناوی هاوکاریەوە کە چوون بۆ ئەوێ هاوکاریان کردوون و هەروەها وێنەی چەند پیاماقوڵێکی تایە کە لەگەڵ عەبدولکەریم قاسم کۆبوونەوە و ڕاوبۆچوونیان گۆڕیوەتەوە. بەڵێ بەدڵنیاییەوە ئەو کەسانی کە ڕوو دەکەن ئێرە هەم کەسانی بەتەمان هەم گەنج زیاتر گەنج بەتەمەنەکان کە دێنە ئێراڵێن ئێمە هەست بە ئارامیەکەین کە ئەم وێنانە دەبینین و ینی بیری زوو دەکەن دەڵێن هەست بە ئارامی و دڵخۆشی دەگەین لێرەکە دێنی ئێرە و سەیری وێنان دەکەین. ئەوەش وێنەی شەهید دێوانە مەجیدە کە بە هەوێنی ڕاپەڕینەکەی 1970 قەزای پێنجوێن دادەنرێت کە لەلایەن حکوومەتی بەعسەوە بە شێوەیەکی دڕندانە شەهید کرا و بووە هۆی ئەوەی کە خەڵکی پێنجوێن ئەو زوڵمە قبوڵ نەکەن و لە دژی حکوومەتی بەعس باپەڕن. پێنجوێن هەر لە زووەوە لە هەموو شۆڕشەکان بەشدار بوو ئەمیشە پشتی شێری بەکەوتووە دژ بە ڕژێمی بەعس و ئەو کەسانی کە زوڵم و ستەمیان لەم لە کورد و کوردستان کردووە هەمیشە پێنجوێنەکان خۆیان سەلماندووە و مێژوو شایەدەری ئەوەیە کە پێنجوێنەکان هەمیشە دژی سوڵم و ستەم وەسڵاون. ئەوانەی پشتەوە وێنەی شەیدەکانی قەزای پێنجوێنە کە لە ساڵی 2014 بۆ لەوە لە شەڕی داعشدا شەهید بوون و گیانی خۆیان بەخت کردووە لە پێناو کورد و کوردستاندا. جگە لە وێنەی کەسایەتیەکان ئێمە بایەخمان بە لایەنی وەرزشیش داوە ئەمە کاسی تیپ و تیپەمیلەکانی قەزای پێنجوێنە ئەو خول و پاڵەوانێتیانەیە کە لە قەزای پێنجوێن و دەرەوەی پێنجوێن دەکرێتەوە و ئەوانیش بە شانازیەوە دێن لای ئێمە و ئێمەش دەیپارێزین و شەرەفێکی گەورەیە بۆ ئێمە کە بووینەتە جێی ئومێدی هەم وەرزشکاران و هەم کەسایەتی و پیاوەتەمەنەکانی قەزای پێنجوێن. سپاس بۆ پامنێرانمان بۆ ئامادەکردنی بابەتەکانی ئەم هەفتەی سەرنج ماندوو نەبن. سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەرمان بوون تا هەفتەی ئایندا خواتان لەگەڵ.